کەرجنەدەر مەولانای خۆمان و دوو قسە نووسینی بەختیاری مام حەمید لالە بەختیار. لاوێکی سەربەگۆبەنی زانین و ئاژاوەچیەکی ناو جیهانی ڕووداوەکان، هەرزەکارێکی هەرزەکارم، یاخی و سەرکێش و سەرکەش، وێڵی هەردەی باس و خواسی کورد و مێژوو ئەدەبیات و ئاین و سیاسەت و ڕەچەڵەکی کەسایەتیەکان، وەک کەسێک گلاراوی گرتوویە بەردەوام گوێم ڕائەگرت و ئەگەڕیان بۆ قسەی تازە، باسی تازە و ڕووداوی تازە و تەنانەت ناسینی خەڵک و کەسی تازەش. هەر قسەیەکی تازە یان کۆن بە تێگەیشتنی تازەم بەرکەوتایە ئەبووە ماخۆلان و ئۆقرەم نە ئەگەر تا بنکۆڵی بکەم و بگەیمە چتێتیایە بە کوردیەکەی خۆمان نەمەزانی دانیشم، سەرم ئێشی نەئەهات و ئەم پێچە بۆ بەزمە گەڕیام. کات عەسرە، وەرز دەوروبەری سەرەتای پاییزی ساڵی 1998، شوێن گەرمیان سەنگاو، بەهۆی فێنکبوونی کەش و هەوا و پەیابوونی بای پاییزی و شکانی گەرماوە، چایی بە تایبەتیش چایی عەسران گەلێ خۆش بوو. مرۆڤی ڕائەکێشایە ناو دەمەتەقێ و حەقایەت و باس و خواس و تەنانەت تا بناری مشت و مڕیش. بیتێرە بەر چاوەکانت عەسری ئاوایەکی ئەو گەرمیانە لە ناو دیوەخانێکی قوڕ نزیک تاقێکی سێسووچی کە لێیەوە زڵەزڵی ناو ئاوایی بە ئاسەم بەرگوێتەکەوێ، چایی و کتری و قۆری ڕەش هەڵگەڕاوی زەمانە کە لە شەکر و شەکرشکێن. لە خزمەت مامە حاجی غامە غەریبمدا لە دێوەخانە پەنجاپێیەکی خۆیدا لە ئاوایی مەسۆی بەرگەچ دانیشتووم، بەدەم چای خواردنەوە بێ ئێوە ناخۆش خەریکی قسە و باس و گفتوگۆین. مامە حاجی پیاوێکی خۆشگوفتار و لەسەرخۆ و خاوەن ئەزموون و دنیادیدە، قاڵی ناو ڕووداوەکانی ناوچەکە و ئاگدارێکی باشی مێژوو، ڕەچەڵەکی هۆز و عەشیرەتەکانی ئەو ناوە و هەنێجار دووتریش. پیاوێکی وریا و ورد و بەسەلیقە، دیوەخاندار و سەخی تەبیعەت، قسە لە ڕوو وەڵام دەرەوەی هەر کەسێک کە پێیەکی بەرامبەر لاردانانە. قسە و باسمان کە من زیاتر پرسیارم ئەکرد و جەنابی مامەشم بە هێواشی و وردی وەڵامی ئەدام و گەیشتە باسی بنەماڵەکەی خۆمان و لەپڕ لێم پرسی: ئەرێ مامە حاجی، خۆمان کە پێمان نێژن بنەماڵەی مەولان، بنەماڵەی مەولانە خالیدین؟ مامەیشم هێواش سیغارەکەی هاوردە زوانیا و دەم پێچانوەی جێرەی تووتنەوە دەسی کردە وەڵامدانەوە: مامە گیان، مەولانای خۆمان کوڕی مام ئەحمەدە و مام ئەحمەدیش کوڕی وسەینە، وسەینیش برای مەولانی باوەلەی خۆمانە، برا بچووکێتی. باوکم واتە قاغری قازی ئەیوت، باوکم واتە قازی حەمەشەریف وتوویەتی سان ئەحمەد یان برا گەورەی مەولان بوو، زۆر کەس وایان زانیوە باوکێتی یان باوکی مەولان و وسەین بووە. ئەگەرە کوسان ئەحمەد باوکی مەولان و وسەین بوو بێ کەواتە کوڕی قەرەوەیسی مسەفایە، خۆ ئەگەر برایان بوو بێ ئەوە سان ئەحمەد و مەولان و وسەین کوڕی قەرەوەیس بوونە. مامە حاجیم لە قسەکانی بەردەوام بوو وتی: بنەماڵەی خۆمان واتە بنەماڵەی مەولان، کارەسات و نەهامەت و کێشەی زۆرمان وەسەرا هاتووە، تەنانەت ئەوەنە ئاوارەی ناوچەکانی کوردستان بووینە وامان لێ هاتووە کەسانێ وەک تانە و تەشەر پێیان ئەوتین کە پرسەوز. قسەکان و مامەم بڕی و لێم پرسی: مامە حاجی، کە پرسەوز یانی چی؟ وتی: مامە گیان، کە پرسەوز ئەوسا کەسانی ئەوتریا کە لە هیچ شوێنێک جێگیر ئەبوون و ئەو دار و قامیشەی کە ئایان خستە سەر کەبرەکانیان وە سەوزی ئەما و زەردا هەڵنەگەڕیا، ماڵەکەیان بارە کرد، یانی کە پرسەوز تانەیە نەک وەسف. مامم لە قسەکانی بەردەوام بوو، منیش
جوان جوان گوێم گرتووە. هەرچەنە باسەکان ئاڵۆز بوون بۆم، بەڵام زۆر سوودم لێوێ بینیە و بەشی زۆریم لەبەر کرد. مامەم وتی ئێمە بنەماڵەی خۆمان لە ناو خەڵکە بەرەی خەرجنەدەریشمان پێوتریاوە، چونکە بەهۆی نەدانی خەرج و باجەوە بە عوسمانی و هەنیە بەگزادە تووشی کێشە و دەردەسەری زۆر بووینە و لە ڕێگەی کرێگرتەکانیانەوە تووشی هەزار دەرد بووین. وتم مامە خەرجیانی چی؟ وتی گیانی مامە، خەرجیانی باج و بە زمانی ئێمڕۆواتە سەرانەی بە زۆر. بنەماڵەی خۆمان یەکێک بوو لەو بنەماڵانەی کورد کە ئەو سەرانە سندن و زۆرداریەمان قبوڵ نەکردووە، هەرچەنە باج و قوربانی زۆر زۆرمان داوە، بەڵام سوپاس بۆ خوا سەربەرز و بێمەدرەز بووین. لەناو ئەم قسانەدا پرسیارێکم بۆ دروست بوو: مامە حاجی، واتە مەولانە خالیدی نەقشبەندی لە بنەماڵەی خۆمانە، ئەی بۆ نەوەکانی دیار نین، کوان ئەو ئامۆزایانەمان؟ مامە حاجیم زۆر بەنەرمی: ئێ پرسیارەکە چاکە مامە گیان، مامە وسەین ئەوەنەی من بزانم دوو کوڕی بووە، ئەمین و ئەحمەد. ئەمین ئەوە زوڕێتی دیارە و ئامۆزای خۆمانن، حاجی حەسەن و حاجی مەحموود ئەوەکانی تر، بەڵامەکی ئەحمەد کەسێکی کە لە ڕق و سەرکەش و بێمنەت بووە، حەزی لە گەڕیان و دەر و دەشت بووە. لە مامە وسەین یاخی بووە و ئەوەنەی ئێمە بیستمانە بەیانەیەک وە دزیەوە ماڵی جێهێڵا و ڕۆیشتووە، چووەتە قەراغ کە جاران پێیان وتووە زەردیاوا و شارەزوو. وان بیستووە کە لەبەر ئیشکەری و چوست و چالاکی ماڵێکی ناودار ژنیان داوەتی. ئێمە وە بۆنەی دۆخی ئاڵۆزی بنەماڵەکەمان و ئەو کات نەمانتوانیە بەدادواچوونی بۆ بکەین بۆ مامە ئەحمەدی کوڕی مامە وسەینی قەرەوەیس. بەڵام دواتر بۆمان دەرکەوت کە یەکێک لە کوڕەکانی ناوی خالید بووە کە نازناوی مەولانای هەبووە. مەولانە خالیدی نەقشبەندی کوڕی ئەحمەدی کوڕی وسەینی کوڕی قەرەوەیسە. قەرەوەیس یەکێکە لە پیاوە گەورە و ناودارەکانی عەشیرەتی ئاڵیوەگی. تەنانەت ڕۆژی کوشتنەکەی کە سوکار و قەومەکەی هەرایەکیان ناگەتەوە لە ناو خەڵکە زۆر بەناوبانگە و یەژن بوو بەو ڕۆژەی وا قەرەی تیا کوژریە. مامە عەلیم ئەیوت قەرە 13-14 کوڕی بووە، کچی زۆر بووە، نەوەی زۆرە. بەوەی قەرەوەیس بەرەیەکی زۆر گەورە و فرە نفوسن لە ناو ئاڵیبەگە، نەک تەنیا ئاڵیبەگی لە ناو هۆزی جافایشە، هەساوی تایبەت بۆ قەرە کریاوە. من نای شارمەوە کە مێشکم تەقەی ئەها لەو باز و خواسە، بەڵام پرسیاری زۆری شکل لە مێشکما جم و جوڵیان نەکرد. بۆ نمونە چۆن زانیمان کە مەولانە خالیدی کوڕی مامە ئەحمەدی کوڕی مامە حوسێنی قەرەوەیسە؟ ڕاستە بارودۆخمان خرابووە، بەڵام بۆچی براو برازەکانی مەولانە خالید نەگەڕیاگەن بۆ ئێمە؟ بۆچی ئەو خزمەتیە دروست نەکرایەوە و زۆر پرسیاری تر؟ لەم خەیاڵانە باش بیرمە مامەوتی جا بۆ نەکبەتی مەولانە خالیدیش وەک ئەو بەشەی خۆمان هەر تووشی ئاوارەی و هەڵبڕان لە خزم و کەس بووە، کۆز بوو تەگەرەی بۆ دروست کریاوە و تەنانەت لە وڵاتی شام کۆچی هەتاهەتایی کردووە. نەک هەر مەولانە خالید، مەلا خدری نالیش کە لە تەک مەولانادا ئامۆزا ئامۆزازان، ئەویش ئاوارە بووە و دوور لە وڵاتی خۆمان فەوتی کردووە. مامەم کەمێک وەسا لە قسەکردن و پاشان وتی نالی شاعیرێکی زۆر گەورە بووە، زۆر زانا بووە، مەلایەکی تەواو مەلا بووە. شت زۆر نازانم لەسەری، بەڵامەکی لەبەرەی خۆمانە و جافی سینە سافە. پشتا و پشتی مامە حاجیم بەم جۆرەیە: حەمە غەریب قاغر قازی حەمە شەریف مەولان. پشتا و پشتی مەولانە خالید بە پێی گێڕانەوەی مامەم بەم جۆرەیە: خالید ئەحمەد و حوسێن. حوسێن و مەولان برای یەکترن، یانی کوڕی قەرەوەیسی مستەفان یان کوڕەزای.
ئەوە کاتێک ئەگەر سان ئەحمە و باوکیان بێت. ئەم بابەت و باسم لە زۆر جێیترا باس کردووە، لە تەک زۆر کەسی شاتاوتێم کردووە، بەڵام لەسەر پێشنیازی مامۆسا حەمەی حەمەباقی کردمە نووسین. ڕەخنە و پێشنیاز و تێبینی و ڕاستکردنەوە بابەتەکە باشتر و جوانتر و دەوڵەمەندتر دەکات.